سپاس بۆ ئامادەبوونتان. من هەوڵەدەم تۆزێک کورت یان تۆزێک بە مەکۆکی بە پەلە بچم بەسەر مۆزوعەکەیە، چونکە تەماحێکی وام نییە بتوانم هابەرماس یان فەلسفەی ئاینی هابەرماس لێرەیە عەرز بکەم. ئیدعایەکی گەورەیە من دانیشم لێرەیە، بەڵام ئێستا دانیشم باسی ئەوەکەم کە فەلسفەی ئاینی هابەرماس چییە و چی شتی تازەیەتیایە و چی هەڵێ لەسەر ئاین و یان چی معنایەکی هەیە بۆ ئیسلام و ئیسلامیزم لە کوردستانە. ئیدعایەکی وا زیاتر ناونیشانی و کتێبانم بیرێنێتەوە کە لە سەرا زۆر جای بینیاڵێ فێری ئینگلیزی بە 24 ساعات یان فێری ئەڵمانی بە هەفتەیەک. منم وعدو بەڵێنە نادەم. شتێکی تر کە ئەمەوێت تاکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ ئەوەشا کرۆکی فەلسفەی ئاینی هابەرماس قسە لێ بکەم و ئەو شوێنەی دەستنیشان بکەم کە معنایەکی هەیە بۆ دیبەیتی ئیسلامی سیاسی لە کوردستانە بە میتۆدێک بە شێوەکارێک کارەکەم بۆی کە من دەتوانم ناوی بنێم مەبدەی سنووقی چینی، سنووقی سینی. سنووقی سینی ئەوەی کە تۆ هەدیەکە بۆ دێ سنووقێکی گەورەی و لە ناکاوی ترێکی تۆ سێرەی سنووقەکەی یەکەم سنووقی تریتیایی و سنووقی تریتیایی و سنووقی تریتیایە. من هەوڵدەم بە درێژی باسەکەوا بکەم کە ئێوە ببینن کە من سنووق فڕەیە دەم و لەو سەرەوە ئەو کرۆکە دۆزمەوە کە لە ناو فەلسفەی ئاینی هابەرماسە بۆ ئێمە معنایەکیە بێ. کەواتە با دەست پێ بکەین و یەکەم شت بخەینە لاوە کە یەکەم سنووق لە قسە باسەکانی هابەرماس لەسەر ئاین لە دنیای مۆدێرنە بخەینە لاوە بۆ تەنها بچینەوەی ئەوە قسە لێ بکەین کە هابەرماس لەسەر پۆست سکۆلاریزم چیەڵێ. لە ناو پۆستکۆلاریزمیشا من تۆزێک تەحلیلێکەمەوە لەوەی کە ئایا پۆستکۆلاریزم لە کوردستان ئێستاکە چۆن کەوتوتەوە، چۆن کارکردی لەسەرم بیئەیە داناوە و چەند ئیستفادەی لێکراوە، لەگەڵیشا بڵێم چەند سوء ئیستفادەشی لێکراوە. درێژی قسەکانی منەوە بێت کە پۆستکۆلاریزم لای بە هابەرماس ئیستفادەیەکی زۆر هەڵەی لێکراوە کە من ناوێنم سوء ئیستفادە. هەل لە ناو پۆستکۆلاریزمە من ئەمێ قسەی لەسەرەوە بکەم کە هابەرماس لەم ساڵانەیە خیرا هێنای زیاتر لە 15 ساڵی ئەخیرە. هابەرماس لەم 15 ساڵی ئەخیرا خۆی لە دیندا و هێتە زۆر بە چڕیش قسەی لەسەر ڕۆڵی دین کرد لە دنیای مۆدێرنە. یەکێک لە تێزەکانی کە من ئێستاکەموێت دەستنیشانی بکەم ئەوەیە کە باسیەوە کاڵێ دین لە ناو ناچێت لە کۆمەلگای ئێمەیە و ئەسڵەن لە ناو نەچوو، بەڵام ئێستاکە دین بە شێوەیەکی تر گەڕاوەتەوە ناو کۆمەلگای ئێمە. ئەڵێ دین لە ناو ناچێت چونکە ڕۆڵێکی ڕۆحیە بینە لە کۆمەلگایە. ئەم ڕۆڵە ڕۆحیە ئێمە بە هەر دەرەجەیەک سەکولار بین، بە هەر دەرەجەیەک علمانی بێ کۆمەلگاکەمان ئەم ڕۆڵە هەر ئەبینێت و ئەمەش بۆ تەبایی کۆمەڵایەتی و بۆ هاودڵی و بۆ سۆلیداریتی و بۆ چەندین شتی تر گرنگە. من تەواو ئەم تێزەم پێ دروستە و ئەم تێزە زۆر ڕەوایی وەرگرتووە، بەڵام لە وردکردنەوەی ئەوەی کە ئایا ئەمە لە ناو کۆمەلگای ئێمەیە ئەبێت چی معنایەکی بێ یا چی معنایەکی لێبارکراوە، ئالەمەیە تەواو من ناکۆکم لە گەڵەیە. بۆیە من لێرە ئێستاکە دەمەوێت اینجا دوایەوەی کە دەستمان گیر بوو لەوەی کە هابەرماس باسی ئەوە کات کە ئاین لە ناو نەچوو و ئاینیش بۆ ئاسانیە لە ناو ناچێت یان لە ناو ناچێت و هەر زەرورەتی خۆیە بێ. من ئەمەوێت تێزێک بێنم کە بۆی هەیە زۆرێک لە ئێوە بە هەموو شێوەیەک نامتەفق بن، بەتایبەت چونکە من وەک کەسێکی علمانی ناسراوم، بەڵام من هەر کاتێک عەقڵ پێی وتم فڵان شت دروستە ئەڵێم تەرەقم نییە لە ساڵحی کێ یان ئایا لە یان ئەم تێزەی کە منەیەڵم بۆی هەیە چی معنایەکی هەبێ. من ئەتوانم بڵێم ئەوەی کە هابەرماس باسیە کاڵێ ئاین لە کۆمەلگاکانە هەر دەورێکی ئەمێنێ بۆ سۆلیداریتی، بۆ هاودڵی لەگەڵ یەکتریە. من ئەمێ جورئەت بکەم و بڵێم تێزی منەوەیە کە ئیسلامی سیاسیش بە هەموو ئەم شێوانەوەی کە لە ئێستا لە کۆمەلگای کوردی و لە کۆمەلگاکانی تر و تەنان لە مووسڵیشا هەیە و لە ڕەقەش لە سووریا هەیە، ئەمە هەمان هەوڵی دینە، بابڵین هەوڵی دینە بۆ گێڕانی هەمان ئەو ڕۆڵەی کە هابەرماس باسیەکە و ئەڵێ ئەتوانێت یان دین وەزیفەیەکی ئەمێنێت کە هاوتڵی دروستەکە. ئەمە قسەیەکی جەریانەیە، چونکە ناکرێ من باسیەوە هابەرماسێ باسیەوە کە باسی هاودڵیە کات و منیش لە کاتێکا کە لە ڕەقا فوتبۆڵ بەسەری ئینسانەوە کرد و بڵێم ئەمە هەردووکی هەر هەمان ئەو ڕۆڵەیە کە دین ئەیبینێ. من ئەماڵم چونکە
ئەوەی کە لای ئێمە ئاینی ئیسلام لە لەحزەیەکە ئەکرێت بە دەرەجەیەک بەکار بهێنرێ یان خراپ بەکار بهێنرێ هێشتا من نامێت هیچ موقف لەوە قسەی وەرگرم ئاینی ئیسلام بەکارهێنرێ بۆ ئەوەی ڕسمیەت یان شەرعیەت بۆ داعش بهێنێتەوە بۆ نمونە یان ئایا خراپ بەکارهێنرێ بۆ ڕسمیەت بۆ داعش بهێنێتەوە هەرچی یەک بێت من پێم وایە ئیسلامی سیاسی هەیە لە کۆمەلگای ئێمەیان لەبەر ئەوەیە کە کۆمەلگای ئێمەش پێویستی بۆیە خەڵکەکانی ئێمە هاودڵیەک بۆ نمونە پێداگریەک لەسەر دەستپاکی پێداگری لەسەر هاودڵی نێوان هاوڵاتیان پێداگری لەسەرەوەی حکمی باشە بێ حکمی دیموکراتیە بێ ئالێرەیە کە زۆرێک لەوانە لە گەنجانی ئێمە بەتایبەت بۆ نمونە تا ئاستی بە تیرۆریست بوون ئەچنە ناو زمینەوەی ئیسلامیەکانەوە وتمن قسەی جریانەیە بەس حەزەکەم یەک شتی لێ یەکلاکەمەوە ئەویش شەوەیە کە ئەمە بە هیچ شێوەیەک معنای فەهم پیشاندان نییە یعنی دووشت جیاکەینەوە کەسێک ئەڵێ من ئەزانم فڵانەشت بۆ وایە بەس معنایەوە نییە کە کەواتە حەقە وایە ڕجال ناڵم حەقە وایە بنظام ئەڵم ئەزانم بۆ چی وایە من پێم وایە ئاینی ئیسلام و ئیسلامیزم لە کوردستانە ئیسلامی سیاسی وا کەوتۆتەوە چونکام کۆمەلگای ئێمەش وەک هەر کۆمەلگایەکی ئینسانی تر لەگەڵ هابەرماسایڵێمەوە هەموو کۆمەلگایەکی ئینسانی پێویستی بە هاودڵیە بەڵام لای ئێمە بە شێوەی ئایدۆلۆژیایەکی تونڕەوەکەوێتەوە تا شوێنی تا ئەوەی تا بڵین گروپ و حەزبی زۆر تونڕە و دروستە بێ لە کۆمەلگای ئێمەیە لێرە ئەمەوێت دیسانەوە سەنوقێکی تر فڕێدەم لە باسەکەم بۆی تۆزێ باسەکەی تر بەرەبەرە نوکتیش بێتەوە ئەو لەو عمومیەتە دەرچێ ئەو شەوەیە کە من لێرە باسیەوە ناکەم کە ئایا بۆچی تونڕەوی هەیە و تونڕەویەکە چۆنە بەس زیاتر ئیمە ئیشمان ئەمڕۆ لەسەرەوە بێت کە ئەم تونڕەویە چۆن نەهێڵین ینی دیسانەوە من ئەو هێڵە ئەو خەتە پیایە ناچمە و هێڵە بەجێڵم کە بڕیارە هێڵێکی زۆر گرنگە قسە لەسەر بکەین ئەوە چۆنە لە ئەوروپایە ئەگەر بێت و ئاین لە کۆمەلگایە هەرمێنێتەوە بەڵام ئەو هەموو دڵسۆزی و ئەو هەموو احترامە بۆ خۆی پیاکات کە کەسێک ڕەخنەیەکی لێی نەبێ بەڵام لای ئێمە ئەیکاتاوەی کە هەرمومان ڕشانەوەمان بێ کاتێک کە ئەفعالەکانی داعش و نازانم ئەنساری ئیسلام و چیە بینین ئەمە باسێکی زۆر گرنگە من لی ئەگەڕێم ئەمە هێڵێکە بەدوایە ناچم هێڵێک کە بۆ من گرنگە ئەوەیە کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی تونڕەوی لە کۆمەلگای ئێمەیان نەهێڵین چونکە ئەم هێڵەیان ئیشێکی ئەهەمیەتدارترە بیکەین ئێمە زوو نەزیفەکە ڕابگرین لەوە باشترە کەسەی بکەین ئەمە بۆچی ئەم کەسە پێکرا موضوعێکی مهمە بزانین بۆچی کەسەکە پێکرا بەڵام بۆ جانبێکی حقوقی مەسەلەکەیە بەڵام ئێمە جارێ مجتەمەعی ئێمە خوێنی لەبەرە ڕوا گرنگە ئێمە ئێستاکە جودەکانمان لەسەرەوە تەرخانکەین وەک کاک عادل هەوڵیدا حەقلەکان جیاکاتەوە من حەقلەکان بەو شێوەیە حدودی ئەستور لە نێوانیانە نابینمەوە چ باحث چ ڕۆژنامەنووس چی نووسەر چی هەر کەسێکی تر ئێمە هیچ فەرقێکمان نییە هیچ شێکمان ئەوە نییە بەسابەتی بخمان تەعین کرابێتین لە ژوورێکیان ناو نەچینە ژوورەکانی تر من بۆ شێوەیە نایبینم من پێم وایە ئێمە کۆمەلگایەکین لە فەزای گشتیە کۆمەڵێک خەڵکی ئەکادمی و کۆمەڵێک خەڵکی ڕۆژنامەنووس و نووسەر و چیمان هەیە کە قسەی هەر هەمویان بە هەمان ئەندازە ئەهەمیەتی هەیە و زۆر جاریش قسەی زۆر دروست لە خەڵکانێکەوە دێ کە تەنها بە تەئەمولی شخصی خۆی لە کۆمەلگای کوردستان وربووتەوە بەبێ ئەوەی کە کتێبێک یان ئاگداری ئەدەبیات بێت لە سەبارەت بە ئیسلامی سیاسی دیسانەوە من لێرەشا لە باسی ئەوەی کە چۆن بتوانین ڕووبەڕووی تونڕەوی بینەوە من ئەڵێم ئەهەمیەتدارە بەس دیسانەوە ڕەنگە زۆریش دڵنیان نەبم بۆی کە هەمومان متفق بین کە ئەهەمیەتدارە ڕووبەڕووی تونڕەوی بینەوە بۆ ئەمە ئاڵێم من ئەزانم ئێوە هەمووتان ئینسانی بەڕێزن بەس من تعریفێکی تۆزێ جیاترم لەسەر مەسەلەی تونڕەوی ئەگەر کەسێک ئاگداریە من و سینانەی خیری من بێ من دانیشتوم بۆ نمونە قسە لەسەرەوە ئاکەم کە زۆرمان متفقین لەسەرەوەی کە بۆ نمونە ئیخوانیەت و یەکگرتووی ئیسلامی تونڕەو نییە بەڵام من ناوم لێناوە کە ئەوە تونڕەویە بە زمانی گۆڵ بەڵامی تر بە زمانی گوڵ و بە زمانی ڕێحانەی و بە زمانی هەر شتێکە مانایەو نییە کە تونڕەوی ناخاتەوە ئەمە چۆن تەبریرێک
یەکەم ئەم ئێستاکە کاتم نابێت تەبریری ئەو بکەم کە ئایا ئەو چۆن تەبریرە بێت کە ئەمە زمانی گوڵە بەڵام توونڕەوی خاتەوە ئەو هاتوانی ناوی بنین توونڕەوی بەرحاڵ تێزەکەی منەوە بوو کە ڕەنگە هەمومان متفق نەبین لەسەرەوەی کە توونڕەوی گرنگە دڕی پێ بدەین لە کۆمەڵگایە بەڵام لەگەڵەوە شایمە کۆمەڵگای ئێمە ئەگەر بێوێت نەجاتی بێت و ئەگەر ببێت نەجاتی بیان ببێت ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان حکمی یاسامە دەوڵەتی یاسابان هەبێت و حکمی باش لە دەوڵەتە هەبێت و حکمی دیموکراتیە بێ ئێمە هیچ شتێکی ئیشێکی جددیتر و سریعترمانی لە کۆمەڵگای ئێمەیە بە غەیری ئەوەی کە زوو ئەو نەزیفە لە بەرمجتەماعی خۆمان ڕاگرین نێڵین ئیتر توونڕە و توونڕەوتر بینەوە و ڕادیکاڵ و ڕادیکالتر بینەوە هەر لەم سیاقەیە حەزەکەم ئاماژەیە بۆ بدەم بۆی کاتەکەش نەکوژێت لە هەمان کاتێک کە مناڵە مجتەماعی ئێمە نەزیفی هەیە و توونڕەویەکی گەورە ڕووی تێ کردووە بەڵام دۆسەریشەوە شانازیەکی گەورە حەقەیمە شانازیەکی گەورەمان هەبێ کۆمەڵگای کوردی لە چاو دراوسەکانی کۆمەڵگایەکە زۆر سەکولارترە چی حکمێکە نەزانم بەچی حکمێکە نەتیجەی چییە نەتیجەی چەوسانەوەی قەومیە و نەتیجەی ئەوەیە کە کەسێک پێی وایە ئەم ئاینە ئاینی ئەو چەوسێنەرەمە و کەواتە تۆزێک من جەختم لەسەر ئەمە نەبێ من جەختم لەسەرەوە بێت کە حقوقی قەومی ئەمان هەموو ئەسبابی حەقیقین بۆ ئەمە بەرحاڵ نەتیجەکەی بۆ من گرنگە نەتیجەکەی ئەوەیە کە کۆمەڵگای ئێمە تابعێکی سەکولاری بەسەرەوە هەیە ئەمە لە داهاتوویەکە من پێم وایە بێتە هۆیەوەی کە کۆمەڵگای کوردی لە داهاتوویەکە بێتە کۆمەڵگایەک کە ڕێزی گەورە لە مجتەماعی دەولی ئاباتەوە کاتێ بەمانایەڵم لە ڕوە حقوقیەکەوە توانم بە جملەیەکی تر بیڵێم کە من پێم وایە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی هەرێمێکە کە شایەن بەوەیەکە ئەو ڕێزەی لێ بنرێ بوترێ بەراورد بە دەوروبەرەکەی کۆمەڵگایەکی سەکولارە کۆمەڵگایەکی مەدەنی کۆمەڵگایەکە زێنکراوەیە متاسفانە ئەگەر ئینسان تۆزی مقارنەی کە من ئێستاکە لە پەوسەکە لە عینەکەشا لە ئیسراحەتەکەشا چەند بەڕێزێکی لە نووسەرانی جیلی پێشوو کە ئێستا جیلی هێشتاشن بەڵامی تر جیلێکن توانیویانە بە دوو جیل بێن و مواکەبەی پێشوو مواکەبەی ئێساش بکەن من ڕێزی گەورەم لێ بۆ ئەو کەسانە هەیە چونکە ئەو کەسانن کە فەزڵەکەیان بۆ گەڕێتەوە جیلی تازە دەستیان خۆش من نازانم خۆم بە جیلی تازە بزانم یان نابەس بەوانەی کە لە مەخیرانە تۆزێک ئاکتیڤ بوون حەق فەزڵەکە بۆ ئەوان بگەڕێنەوە نەک بۆ ئێمە تۆزێک کۆمەلگای ئێمە ئێستاکە بەرەو کۆنسەرڤاتیڤیەت و ڕادیکاڵ بوونەوە زیاتر چووە لەوەی کە ئەوان توانیان لە هەفتاکان و هەشتاکانە بۆ ئێمە بەدەستی بێنن بە شێوەیە کە ئەوەندەیان زەهنکراوەی بۆ جێهێشتین کە ئێستاکەش ئێمە لە بەرەکەیە خۆین من لە زەهنما فوادی مەجید مسری و کاک شێزار حەسەن و کێوشێمانە ڕۆڵی گەورەیان نەبوو ئەمانە کەوا کەسانێکن ئێستاکە یەک میراتیان بۆ بەجێهێشتوین ئێمە هەر لە بەرەکەی خۆین و ڕۆژانە تەقینەوە لەسەر حسابیە تەقانەوە لەسەر حسابیەکەین ڕادیکاڵیەتەکەین ئەچین حزبی ئیسلامی توونڕە و دروستەکەین بەڵام ئەم کۆمەڵگایە هەر خۆی گرتووە و هەر بە پێوە وەستاوە بەرگەی ئەنساری ئیسلام ئەگرێت بەرگەیەوە ئەگرێت داعشتیە هەڵەکەوێت بەرگەیەوە ئەگرێکە کۆمەڵی ئیسلامی لەناو مەکتەبی سیاسەکەی ڕێتۆریکێکی داعشی قبوڵەکە ئەمانە هەمووی مجتەمەعی ئێمە بەرگەیەگرێ فەزڵی ئەو جیلەی پێشووەکە دیفاعیان لە سەکولاربوونی کۆمەلگای کوردی کرد فەزڵی ئێمە نییە. بەرحاڵ شتێک کە بۆ من گرنگە ئەوەیە کە لێرەیە هەمجار دیسانەوە سنووقێکی تر فڕێدەم و تۆزێک کۆنکرێتتر بچمە سەر مەسلەیەکی تر دوایان تێزەی کەوتم ئەوەیە کە قسەی لەسەرەوە بکەم کە لە ناو دیبەیتی ئیسلامی سیاسی لای ئێمەیە یان تەنانەت هابرماسیش باسی ڕێزەکە لێرەیە تێزەکەین من لەم کۆڕەیە ئەوەیە کە ئەبێ بزانین کە ئەوەی هابرماس باسیەکات ئەڵێ ڕێز ئەو ڕێزەنیەکە لە کۆمەلگای ئێمەیە باسیەکە نەکەرەوە تێزەکامەوە تۆزێک نوکتیشتر بکەمەوە بڵێم ئەوەی هابرماس باسیەکات و وەڵێ ڕێز ڕێک عکسی ئەو ڕێزەیەکە لە ڕێک 180 دەرەجە بە عکسی ئەو ڕێزەوەیە کەواتە بە معنایەکی تر منەمەوێت تۆزێ جملەکان استنتاجاتی تری لێ بکەم من پێم وایە ڕێزێک کە لە ناو دیبەیتی ئیسلامی سیاسیە یان لە ناو کۆمەلگای ئێمەیە بە شێوەیەکی گشتی بە حکمی وجودی کولتوری سڵح لە جیاتی کولتوری یەکلاکردنەوەی ناکۆچی فکری وای کردووە کە ڕێز لە لای هابەرماس نەرم ڕەویە خاتەوە حکمی دیموکراتیە خاتەوە بەڵام لای ئێمە تون ڕەویە خاتەوە ئەم تێزەی کە ئێستاکە ئێڵێم هەوڵە دەم تۆزێک وردەکاری لەسەر بکەم بەرحاڵ ئەوەی کە ئێستا
لای هابەرماس باسی ئەومان وەرگرت کە هابەرماس دەڵێت ئێمە ئەبێت کارێک بکەین لە ناو فەزای گشتیە ڕاکان هەموو مەوجود بن بە معنایە یاڵێک کەواتە با ڕاکان هەموو ڕێزیان هەبێت ڕێز لای ئەو معنایەوەیە کە ڕاکان چەند تون بن چەند نەرم بن ئەبێ وجودیان هەبێ ئەمە معنای دیموکراتیەت من باسەکەم ناو لێ ناوەکە ببینە ناو لێ ناوە ئاینی سیاسی و سیاسەتی ئاینی من ئێستا بەس باش باسی ئاینی سیاسی یەکەم چووکە ئاینی سیاسی بۆ نمونە ئیسلامی سیاسی لە ناو فەزای گشتیە خۆی بەرجەستاکە بەڵام سیاسەتی ئاینی باسمەوەیە کە دەوڵەت چۆن مامەڵە لەگەڵ ئاینە بکات یان لەگەڵ جیدالی ئاینیە بکات لە ناو کۆمەلگای ئێمەیە من فریایەوە ناکەم باسیەوە بکەم بەڵام ئەوەنە بۆی هەیە بچمە سەرەوەی کە کاتێک فەزای گشتی شێوەیەکە بێ کە ئیتر لە ناو کۆمەلگایە خەڵکانێک ئەتوانن هەڵکەون فەرزی بکەن بەسەرمانە ئەگەر بێت و قسەکانمان بەدڵی ئەو نەبوو کەواتە ئێمە دەرفەتمان نەبێ قسە بکەین خەڵکانێک توانیان چه حزبی چه سیاسی بێت چه خەڵکی شخص بێت لە ڕێگەی هەڕەشەوە لە ڕێگەی خۆپیشاندانەوە لە ڕێگەی چی وایان کرد وتیان ئەگەر هەر شتێک بۆ نمونە ئەگەر من حسم کرد ئەمە ئیهانەیە بە ئاینەکەی من کەواتە ئەمە بێ مەمنوع کرێ ئەو کاتە ئیتر ئاینی سیاسی یعنی ئەو بەشەی کە دەوڵەت ئیتر معاملەیت لەگەڵاکات لە مەسەلەی دیبەیتی سیاسیە اینجا دەوڵەتیش دێتە سەر خەت و ئەڵێ دەیم کەواتە منیش ئیشەکەم ئیشێکی بۆکەم بۆ ئەوەی ئەم فەزا گشتیە کە خەریکە تەشەنوجی تێکەوێتەوە با تەشەنوجی تێنەکەوێتەوە من پێم وایە دەسەڵاتدار تۆزێک ئەبێ تێگەیشتن نەکتێگەیشتن بۆی کە حەقێتی بەس ئەزە ئەبێ بزانین کە بۆچی دەسەڵاتدار بەلایەوە گرنگە فەزای گشتی تەشەنوجات و دەمەقاڵ و مناقەشاتی توندی تێنەکەوێ بەڵام لە هەمان کاتە ئێمە بێ بزانین کە ئێمە فەزای گشتی بەو ئەندازەیە ئەتوانێت خزمەت بە دیموکراتیەت بکە کە ئێمە هەر هەمومان بتەقین بە یەکترە هەمومانەوە بتەقین بە یەکترە ئێمە ڕێزی گەورەمان بۆ شخصی یەکتریە بێ بەڵام چونکە ڕێزمان بۆ شخصی یەکتری هەیە من ئێستاکە لەگەڵ کاگعاد لە ئەو قسە باسم کرد و متاسفانە من وەڵامەکەی هیچ بۆ من ڕازیکەر نییە چونکە وەڵامێکی تۆزێک غامزە تەنها هەوڵەدات کاریشی وا بکات کە بەو نەسیحەتەی من نەکات کە ڕێزی هەمومان باتەوە و دانیشێ هەست بە مەسئولیت بکات بڵێت من بەڵێ ئەگەر سەهمم هەبووە لە تونڕەوی دروستکردنا من داوای لێبوردنەکەم و یان بۆ خۆم بە ساحبی و کتێبە نازانم و واز لە حقوقی تەبع و نازانم چیە هێنم و ئیتر پێشم خۆشی کەستان بەشدار نەبن لە بڵاوکردنەوەیە من ئەگەر ڕۆژێ ئەمم کرد من ئەزانم ڕێزی کەسێکە بەمەوە ڕێزی کەسێ بەمەوە کە گوێی لێ بێ ڕۆژێ ئەگەر ڕۆژێ هات و دەرکەوت بۆ من کە من کاتێک باسی ئەوەکەم کە گرنگە ڕێزمان بۆ ڕای یەکتر نەبێ هەر ڕێزمان بۆ شخصی یەکتر هەبێ ئەمە من بزانم ڕۆژ لە ڕۆژانەمە دەوری بینی و لە دروستکردنی تونڕەویە لە کۆمەلگایە من بێ ئەملا و ئەولا هیچ باکم بۆ نییە کە ڕۆژنامە نووس خەریکیەوەی سکانداڵم بۆ دروستکە و نازانم چی من شانازی بۆ واکەم و سکانداڵ نییە سکانداڵ نییە من ڕۆژ لە ڕۆژان بێم بڵم کاکەمە داوای لێبوور نەکەم وەڵاهی منیشێکی زۆر خۆڕم کرد من بوومە هۆیەوەی کە گەنجە بوو بیرێکردەوە بچێ ساڵۆنی ژنان بتەقێنێتەوە تێگەی ئەمە تۆ ڕێزی منە بیتەوە ئەم سکانداڵی تۆ نیە تۆ حیاو ناچێت لە چاوی منە حیاو ناچێت لە کۆمەلگای ئێمەیە وایە منم کۆمەلگایە ئەبێ حساب بۆ نەکە بنم کۆمەلگایە موێت پێ لەسەرەوەدا بگرم کە ناد من کۆمەلگایەکم موێت کە هەست بە مەسئولیت بکەیت هەستکردن بە مەسئولیتە هەمێرداترە بەرحاڵ ئەوەی کە بچمەوە سەر باسەکە ئەوەی کە ئێمە هەوڵ دەین لە ناو فەزای گشتیە کارێک بکەین کە ڕێزمان بۆ یەکتری هەبێت یعنی لە نەتیجەیەوەی کە ئێمە هەموو ئینسانێک مەهمایەکون دەرەجەی تونڕەوی و نەرمڕەوی ئینسانە لەوێشەوەیە کە ئێمە ئازادی دەربڕینمان هەیە ئازادی دەربڕینش هەموو کەسێک شم لەکات اینجا من قسەی منەوەیە کە ئازادی دەربڕین پێشەوەی خەڵکی نەرمڕە و شمل بکات ئەبێت خەڵکی تونڕە و شمل بکات من چارەسەرم بۆ کۆمەلگای کوردی ئەوەیە کە ڕەجان ئەبێت تونڕەوەکان بێینە قسە ڕەجان تونڕەوەکان ئەبێ بێینە قسە تونڕەوەکانە بێ پێن ڕای خۆیان بڵێت بۆی ئێمە جوم بکەینە سەر و ڕایانیان
ئەمە فەزای گشتی مەقسەی من نییە، مەقسەی هابرماس بم شێوەیە ئەیڵێ بینیوتە کە لە کۆمەلگای ئێمەیە کاتێککە لە سەردەمی بەهاری عەرەبیا قسە و باسی هابرماس هاتە ناو فەزای گشتیان فەزای ڕۆشنبیری ئێمەوە قسەکان وا لە ئێمە تێگەیەدران کە کەواتە هابرماس باسی ئەوواکە کە کاکە گیان ئێمە خەڵکیش عەقیدەی هەیە کەواتە با زۆر ڕخنەی تونی نەکەین ئەمانە تونڕەون ئەمانە علمانی تونڕەون جارێ علمانی تونڕە و شتێکە تەنها یۆتۆپیایە گشتی وا وجودی نییە علمانی تونڕە موجود نییە بەرحاڵ ئەوەی کە من ئەمەوێت تاکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە هابرماس و ئێمەشە بێوابین هابرماس چارەسەری ئەوەیە کە ئەڵێ ئێمە بۆی بتوانین دین ڕێزی تەواوی هەبێت ئەبێ وا بکەین تونڕەوەکان بێنە قسە بۆ ئەوەی ئێمەش مافمان هەوێ بینە قسە ئەو کاتێک کە لە ناو فەزای گشتیە حەقیقەتە دۆزینەوە کێ لەسەر حەقا ئەمە ڕنگدانەوەی بێ لەسەر سیاسەتی دەوڵەتیش ئەتوانێت لە فەزای گشتی بترسێت بۆی هەیە لە فەزای گشتی بترسێت و بتوانێت حکمێکی باش بکات من پێم وایە دموکراتی بەواکەوێتەوە کە ئێمە فەزایەکی گشتیمانە بێت ئەوە هەمومان هەست بە مەسئولیت بکەین من تۆ احراجکەم تۆ من احراجکەیت و هەر هەمومان لە من دڵم بە فەیسبوک زۆر خۆش لە هیواداریشم فەیسبوک لە بەنزووە نۆبڵ وەربگرێ من لە وەسلۆم و حتمما بەردەوام هەوڵەدە بکارێک بۆ بکەم بۆ ئەو کەسانی کە لە لژنەی نۆبڵەکەشا دانیشن سوتفاکە جارێ لە کۆبوون و شتایەکتریە بینین بەرحاڵ هیوادارم چونکە فەیسبوک بێ ئەندازە دەرگایەکی گەورەی بۆی بکرێتەوە ئەوەی کە ڕۆژنامەکانی ئێمە متاسفانە من نەمشادۆتەوە مجاوتوم من بە حکمی ئەهلی بوونی ڕۆژنامەکان نییە من ڕێزم بۆ ڕۆژنامەکان نییە بە هیچ شێوەیەک لە کوردستانە بۆی هەیە بە ڕەفاقەت شت بۆ من بڵاوکەنەوە بەس بۆ زۆر کەسی تری بڵاو ناکەنەوە بە ڕەفاقەت من ڕێزم بۆ کارەیان نییە بۆیە من دڵم بە فەیسبوک خۆشە تکایە لە فەیسبوک با ئێمە یەکتری بگوتین ئێمە کۆمەلگای ئێمە نادرێ بەسەریەکە بەوەی کە ئێمە یەکتری بگوتین کۆمەلگای ئێمە بەوە دروستە بێت کە ئێمە یەکتری بگوتین فەوزای ناو فەزای گشتی کۆمەلگا ڕێکە خان نەک تێچیەدا بەم معنایە هابرماسەڵە دین گەڕاوەتەوە ناو کۆمەلگا من ئەمەوێت تێزەکانم لە ئاخیرا سێ تێز بڵێم کە تەواو قابلی مناقەشەیە بەڵام تێزی منن لە تۆزێک تعمیرکردنی معناکیان بڵین معنا لێکدانەوەی معناکانی هابرماسە بۆ کۆمەلگای ئێمە بنباسی ئەوم کرد کە لە فەزای گشتیە ئەگەر بێت و ئازادی دەربڕین هەبێت و ئازادی دەربڕین پێ لەسەرەوە دابینی کە نابێت لە پێنا و ڕێزگرتن لە یەکتریە ئازادی دەربڕین کەم کرێتەوە بەو شێوەیە کە ئێمە توانین کۆمەلگای ئێمەش لە ئیسلامی سیاسی و ئیسلامیش لە داعشەوە تاکو و کاک بەکر عەلی کە من ڕێسی گەورەم بۆیە و لە شوێنی لە سیاقی تریشان ناوم هێناوە لە هەمویان بکەین ناو ئیسلام ئەو ئاینە سیاسیە یا ئەو ئاینەی کە لە کۆمەلگا ئەوروپیەکانە مەسیحیەت ئەیبینێت ئێمە بۆی ئەوە بتوانین بکەین ئێمە بێت ئیسلامی سیاسی بەڕەخنەی تون بخەین ئەمەیە چارەسەری من پێم وایە کاتێک کە ئیسلامی سیاسی واڵەی لێ هەڵەسێ وەڵێ ئەمە من برینار بووم ئەمە احساسی منت برینار کرد کاک نازان بیلال چیە ئەمەی کە تۆمەتبارە بەوەی کە ئەمری کوشتنی شاپور و قابلی دابێت کە من دڵنیا نیم لەمە بەڵام زۆر گرنگە لێکۆڵینەوەی لێ بکرێ تا ئەو شوێنەی هەندێک ڕۆژنامە نووسی ئینتیحازی یان بڵین نووسەری ئینتیحازی ئێمە لە ئینتیحازیت بۆ ئەوەی پۆپولاریتی و شعبیەت پیا بکە وەکێمە خۆی ڕەزاخۆرت نەکات کە لە ئەلمانیەکانیش ببین و لە ئیسلامیەکانیش ببینەوە چێڵە ئەلمانی و ئێمە هەمومان براین وەرەیتر ڕەخنەی یەکتری نەکەین من بە پێشەوانەیەوە واڵم ئەگەر بێت و ئێمە بڵین ئەو ئیسلامی کە دێڵە من دڵم یەشاکەواتە من ئەچم قانونی پیرۆزیەکانە دەم بەرلەمان و ئەبێت ڕسمیت بۆ بدا کە هەر کەسێک کوفری کرد ئەگەرچی کوفر مطلقاً ئازادی بیر و ڕایە بەڵام لە حاڵاتی بعضی حاڵاتەیە بێ ئەستثنا بکرێ ئەگەر پرسیار وەڵامەکان چوە سەرەوە قسەی لەسەرەکەم بەڵام ئەوەی کە کوفری کرد دەبێت سزا بدرێ ئەمە لێبڕینی پارچەیەکی گەورە من ئەزانم کوفر ئارگومنتی عەقڵی نییە و کەواتە بەس بڕیار نییە ئارگومنتی عەقڵی بەس ڕێگە بدرێ من پێم وایە کۆمەلگای ئێمە بە شێوەیە یا تەنانەت ئاینی ئیسلامیش بە شێوەیەک ڕێزی بۆ وەگەڕێتەوە کە قبوڵی کات کوفر بە ئاسانی بکرێ لە ئەوروپا خەڵک کوفر ناکات چونکە بە ئاسانی توانی کوفر بکەیتایە بەو معنایە یەکە من لە شوێنێکی تراوتومە کە کۆمەلگای ئێمە خەڵکانێکان ڕۆشنبیرانیەکان بە تایبەتی و بە هەماهەنگ لەگەڵ یان بە هاودەنگ لەگەڵ هاواز لەگەڵ ئیسلامی سیاسی دەسێت پێکردوواڵێ نەبێ ڕێزی ئیسلامیش بگرین چونکە هابەرماز و هاڵێک کە وای نەوتووە من پێم وایە ئەوان
تونڕەویە خاتەوە و ئیشیان بۆیە من هەموو جار وتومە کە تونڕەویە کە من باسی یەکەم نەرمڕەویە ئەو نەرمڕەویە کە ئەوان باسیەکەن تونڕەویەکی زۆر خەتەرناکە. لەئاخیرەوە من هەرەوە ناڵم کە ئیسلامی سیاسی تونڕە و ئەوانەی کە مسلمان و ئیسلامی سیاسی تونڕە و یەک شت گرنگە بیکەین ئەویشەوەیە کە کاتێک ئەڵێ من برینارە بم بەو قسانەی تۆ ئەگەر چی تۆ ئەوە ئازادی دەربڕینت هەیە و کەواتە بە ئازادی بخەینەلاوە بەس ڕێز بۆ دینەکەی من پێش ئازادێکی تۆ بخەین بۆ نمونە لێران نمونەیەوەم بیرەکەوێتەوە کە لە ساڵی 2002 لە سعودی عەرەبی یەک بینایەک معمەلێک سوتا کە کچان لەوێ کاریانە کرد بەڵام کچان چونکە لەسەر کار بوون حتمما بە محەجەبە و پەچەوە و هەموو پەڕۆ و واڕوونەوە ناتوانێش بکەن تۆزێک لە خۆیان یەکەنەوە بێنە پێشاوی خۆتان کە معمەلەکە سوتا کچەکان هاتنە دەرەوە بەبێەوەی پەڕۆکەیان پێوە بچکە بەو شێوەیە کاریان کردبوو پۆلیسی ئەخلاق لەو کاتەیە داوای لێکردن بگەڕنەوە ناو بیناکە گەرچی بیناکە ئاگری تێکەوتۆتەوە تکایە بچن خۆتان داپۆشن کچەکانیشە بێ بچنە ژوورەوە چوونە ژوورەوە و 12 سوتا و 55 برینار بوون سووتێنران. بەرحاڵ ئەو نمونەیەنەوە بۆی بڵم سیرکە ئێمە لە بەعزە سیاقا خەریکە ڕێز بۆ ئاین پێش ڕێز بۆ ئینسانەخینەوە ئەمە خەتەرناکە ئەمە تونڕەویە ئەمەیەکە ئێمە بێ کار بکەین مجتەماعی ئێمە دین بەڵێ دەوریتیا ماوە وەک چۆن لە ئەوروپا دین دەوریتیا لە مجتەماعی ئەوروپیا ماوە بەڵام لای ئێمە چونکە ئێمە ئەولەویەت بە ڕێز بۆ ئاینەکە داهێنین تا پێشەوەی ڕێز بۆ ئینساندا بنین کە من پێم وایە ئاین ڕێزی بۆ گەڕێتەوە ئەگەر بێت و ڕێز بۆ ئینساندا بنێ یعنی بە معنای یەکتر ئەگەر بێت و ئیسلامی سیاسی نەرمڕەو بێتەوە من پێم وایە چارەسەرەوەیە کە ئەو کەسانی کە پێیان وایەوە بڵێەوە من ئەحساسم برینارە بێتەوە قسەیەمەکە چارەسەرەوە نییە ئێمە بکەوێنە یەک و بڵین کاکە ئەوانەمان تونڕەوە علمانی کە قسە بە ئاین دەڵێ مشتی وە من خۆم قسەی ڕەت بە ئاین ناڵم بەس ئەگەر ڕۆژێ وەک ئاشنێکی سیاسی پێویستی کە جنێو بم جنێو بە ئیسلامی سیاسی دەم جنێو بە ئیسلامی شەدەم جنێو بە علمانیەت و چی شەدەم ئەگەر پێویستی کرد بەس من نایکەم بەڵام ئەوەی ئەیکا ئەبێ مافی هەبێ بیکات بەڵام کاتێک کە خەڵکانێک دێن ئەڵێن با ئێمە ئەولەویەت بەوە بدەین و من ئەخیر قسەمە ئێستا تەواوەکەم کەسێک دێڵم ئێمە با ئەولەویەت بەوە بدەین کە خەڵکەکان دڵی نێشێت بەو شێوەیە سلمی ئیجتماعیەکەوێتەوە من پێم وایە بەو شێوەیە سلمی ئیجتماعی ناکەوێتەوە من پێم وایە بەو شێوەی فەوزای ئیجتماعیەکەوێتەوە کۆمەلگای کوردی ئێمە کە تونڕەویتیا کەوتۆتەوە نەتیجەیە و ئیشەیەکە ئێمە هەوڵمان داوە دڵەکان ڕابگرین ڕەجان ئێمە با دڵەکان بشکێنین ئێمە یەک شتە بێ شتێکمان لەبەرچاو بێت چارەسەری ئیسلامی سیاسی چارەسەری تونڕەوی با ناوی بنین ئەلمانی بۆی لە بابی جەدەلەوە قسە بکەین تونڕەوی ئەلمانی و تونڕەوی ئیسلامی سیاسی و تونڕەوی شتێکی تر ئەوەی کە ئێمە دڵەکان بشکێنین ئەوەی کە برینارە بێت ئێمە بێت استراتیژیەتێکمان لە پێشاو بێت استراتیژیەتی من بۆ کۆمەلگای کوردی وەک خوێندنەوەیەک یان وەک درێژکردنەوەیەک یان معناکانی نەزەریەی هابرماز یان تیۆری هابرماز لەسەر دین بۆ کۆمەلگای کوردیەوەیە کە ڕەجان ئێمە ئەبێت ئەوانەمان کە تونڕەوی خۆشەیانکەین خۆشەیانکەین بە ڕەخنە نەک دڵیان ڕاگرین ئەبێ فێریانکەین کە چەندیان گوێ لە ڕەخنە بۆ بێت تەحەمولیکەن ئەمەیە تۆلەرانس ئەوەیە کە قەشەکان لە ئەوروپایە ڕێزی منیان بردوتەوە ڕێزی ئێوەشیان بردوتەوە نەتیجەیەوەیە کە خۆشە بوون کەواتە هابرماز چارەسەریەوە نییەک بڵێ کەواتە ئێمە با مادام ئاین لە کۆمەلگای مەدەنیە ماوەتەوە من ئەم تێزاڵم لە هەندێک لای هەندێک نووسەر سەری هەڵدا لە لای کاک ڕێبین ڕێبین هەردی کاک مەریوە وریاقانە کاک عادل باخەوان کە من ئەو تەواو نامتەقین لەسەر مەسەلەیەوەی کە ئیسلامۆفۆبیە لە کوردستانە نا و دڵش بۆ خۆشەکە لە داهاتوویەکە من و کاک عادل چەندین جاری تراوە لە یەکگیرە بین ڕێزی گەورەمان بۆ یەکتری هەیە بەڵام چەندین جار لە یەکگیرە بین و هەوڵەدەین هاتووکمان بڵێن تۆ بە حەز بە مەسئولیت کەوش بڵە حەز بە مەسئولیت بکە لە داهاتووە لەسەر مەسەلەی ئیسلامۆفۆبیش قسەمانە بێت من پێم وانە ئیسلامۆفۆب لە کوردستانە هەبێ من پێم وایە خەڵکانی ئیسلام هەن فۆبیان هەیە بۆی کە ڕەخنە بکرێن ئەمە چارەسەرەکەی ئەوەیە کە ڕەخنەیکە بریناریکە تا خۆشە هەبێ ئەمە استراتیژیەتی منە بۆ تەعاملکردن لەگەڵ تونڕەوی ئیسلامیە ڕەجان ڕەخنەی تونڕەوی ئیسلامی بکەن تا خۆشەیانەکەین ئەو بەو شێوەیە منیشە لە تونڕەو بووم ڕەجان ڕەخنە بکەن ڕەجان ئیحراج بکەن هەمومان یەکتری ئیحراجکەین فەزای گشتی ئەو کاتە ڕێز بۆ یەکتریە بینەوە کاتێک کە من تاماشاکرێکە بینم لە هۆڵەکەیە کە من یەکەم جارایی بینم من کاتێک لە دڵەواڵم کاکە ئەو ئیشە
فمینیستی تۆیەکەی من بە ئەقەدەرم هەموو دنیای دڵم پێ خۆشە چکە من کەسێکم فمینیزم پێشە قەزەیەک ترەخەم لە کۆمەلگای کوردیە ئەمە ئەوە زانێ کە من بەڕاستیمە ڕەجان ئێمە مجاملە بخینە لاوە من لەگەڵ کاک عادل باخەوانە مجاملەم خستە لاوە چونکە کاک عادل باخەوان وابزانێ من مجاملەیەکەم تر هەموو لەحزەیەک من بڵێم بە قوربان چۆنی بەڕێز چۆنی ئەو بڵێ من مجاملە کوردەکەی من مجاملەی کوردی کەس ناکەم چاوەڕوانیشم هەر کەسێک ڕخنەیەکی هەیە بە هیچ شێوەیە مجاملەم نەکەم لەو کاتە ڕێزم بۆ کەسا بێت فەزای گشتی پڕ لە ڕێزە بێ بەو شێوەیە کە کاتێک ئەگەر بێت و من لە دڵتۆی ئاوەستن لەگەڵ کاکۆمیدەکە ئاوەستم چاکچەکەزانم حەچی ناکۆکی هەیە لەگەڵمان لی نەشاردومەتەوە منیش حەچی ناکۆکی مێ لێ نەشاردوتەوە بە معنایەکی تر کە گوتم ئێمە بەو شێوەیە خۆشابین و ڕێزەکەوێتەوە لە ناو فەزای گشتیە شتێکی ترەوەیە کە کۆمەلگای کوردی و هەموو کۆمەلگایەکی تر ڕەجان من تێزێکەڵم و ڕەنگە زۆر غەریب بێ بەلاتانەوە من دوو دێڕماوە هەر تەواوەکەم ویچتر کۆمەلگای کوردی و کۆمەلگای تریش مێژوو هەر هەمووی بەو شێوەیە جوڵاوەکە ئەوانەی خۆیان بە لەسەر حەقەزانن ئەگەر ئاگداریان نەبین زۆر خۆیان بە لەسەر حەقەزانن ئەبنە توونڕە و زۆر گرنگە ئێمە ئیستیفزازی ئەوان بکەین بە ڕەخنەی زۆر تند بۆی بەخوانە بچنەوە من پێم وایە مێژوو بەس بۆ چۆتە پێشەوە کە ئەوانەمان کە خۆمان زۆر بە لەسەر حەقەزانین ڕەخنەی تونمان ڕوبەڕووبەتەوە و ئیحراج کراوین ئیحراجکردنی خۆ بە لەسەر حەقزانەکانمان یەکێکە لە استراتیجیت یەکێکە لە شێوەکارە هەر گرنگەکان بۆی کۆمەلگا بەرەو پێشەوە بەرین ئەخیر ڕستەم ئەوەیە کە ڕەجان ڕەخنەی تونڕەوی نییە ڕەخنەی تند بەشێک نییە لە گرفتەکە کە لە ئەساس ئەساسی قسەکانی هابەرماز لە کۆمەلگای کوردیەوە خوێنرێتەوەڵێن ڕەخنەی تون بەشێکە لە ڕەخنەی توندی ئەلمانیەکان بۆ نمونەیان لە ئیسلامیەکان هاتوولایەنە من غەڵەتن کەواتە من ڕەخنەی تون بەشێکە لە گرفتەکە من پێم وایە ڕەخنەی تون بەشێکە لە چارەسەرەکە سوپاس بۆ لەگەڵتان